هەژدە ساڵە ئەرکی ئەم خێزانە لەسەر باوکە ماندوونی ناسەکەیەتی کە سەرقاڵی کرێکاریە و ڕۆژانە بە داهاتێکی کەمەوە ژیانی ڕۆژانەیان دابین دەکات. چاوان تەواوی هەوڵەکانی چڕ کردەوە تاکو بەدەستهێنانی پلەی یەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە پۆلی 12 وەڵامێکی ئەرێنی و دڵخۆشکەری ماندووبوونەکانی باوکی بداتەوە. بەڵام دەڵێت قوتابیەکی دیکە پێشەنگی لێگرت و بە کۆنمرەی 682 پلەی یەکەمی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەستهێنا. دوای وردبینی خۆی و مامۆستاکانی چاوان قادر بۆی ڕوون دەبێتەوە هەمان کۆنمرەی هەنارتەهای ڕیزبەندی یەکەمی هەیە و وەزارەتی پەروەردە بە هەڵە ئەنجامەکەی ڕاگەیاندوو. دەست بەجێ بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی لێ ئاگادار دەکەنەوە ئەوانیش دەڵێن ڕاستە هەڵە کراوە و نمرەکەی بۆ بەرز دەکەینەوە بەڵام هەر یەکەم نابێت لەبەر ئەوەی لە ئەنجامەکانی هەناریش هەڵە کراوە و هی ئەویش دوو نمرە بەرز دەبێتەوە. ئەمەش کچە تەمەن 18 ساڵەکەی خستووەتە گومانەوە. نیگەرانێکی من کاتەوە سەریاڵدا کاتێک کە شەو دەرنجامەکانی پۆلی 12 خوێندرایەوە من بە دووەم ناوم دەرچوو و وتراکە کۆنمرەکەم 680ە بۆ ڕۆژی دواتر کە تەماشای نمرەکان مەکەم من 682 هەیە بەو پێ بێت بە هەموو شێوازێک منش ئەبووە یەکەم بم. چاوان هەوڵەکانی دەست پێ کردو و لەگەڵ خانەوادەی هەنار لە پەیوەندیدایە بۆ ئەوەی گومانەکانی بڕەوێنێتەوە. ئەم خێزانە چاوەڕێن کۆدی یەکەمەکەی کوردستانیان بەدەست بکات تاکو وردبینی بکەن و بزانن ئایا ئەنجامی هاوپیشەکەی هەمان نمرەیە یاخود نا. گومانەکانی ئەم ماڵە لەوەدایە بۆچی هەنار پێشتر گلەیی لە کەمی نمرەکەی نەبووە بەڵام کاتێک کچەکەیان کۆنمرەی بەرز دەکرێتەوە هی ئەویش بەرز دەبێتەوە. باوکی چاوان دەڵێت ئەمە زوڵمە و خودا قوبوڵی ناکات. وەڵام نیگەرانی کردین بەڕاستیەوە غەدرێکە لە چاوان قادر کراوە داواکارین ئەو غەدرە بگەڕێتەوە و دەرەجەکەی زیاد کرێ و غەدرێکی زۆریان لێکە دەرەجەکانیان کەم کردەوە. خانەوادەی چاوان پیرۆزبایی خۆیان بۆ بنەماڵی هەنار دووپات دەکەنەوە دەڵێن گرفتی ئەوان لەگەڵ وەزارەتی پەروەردەیە و دەیانەوێت دڵنیاییان پێ بدرێت. سەرەڕای پیرۆزبایی چاوان و باوک و خێزانەکەی لە قوتابیەقی دانیشتووی قەزای چەمچەماڵ کە پلەی یەکەمی لە ئاستی وێژەیی بەدەستێناوە بەڵام ناشیشارنەوە گومانیان هەیە و نیگەرانن لەوەی چۆن دەبێت کاتێک کچەکەیان هەڵە لە کۆنمرە و ئەنجامەکانی دادەکرێت ڕاستەوخۆ لە قوتابیەکەی دیکە کە دانیشتوی قەزای چەمچەماڵە بە هەمان شێوە ئەویش غەڵەت دەکرێت. ئەم گومانە خۆیان دەڵێن بۆیان پشتڕاست ناکرێتەوە تەنها هەواڵەی خودای دەکەن. خۆشی نایشارێتەوە دەڵێت ئەگونجێ دەیەها ساڵی دیکەش تەمەەر بکات و بەو گومان و بەو نیگەرانیەوە بمێنێتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحێ ئەلبەتی سەر بە پارێزگای سلێمانی.